بینەرانی ئازیز ئەم کاتتان باش بەختەوەرین ئەم چاوپێکەوتنا بە یەکتر دەگەینەوە بەڕێزان چاوپێکەوتنی ئەم جارەمان لەگەڵ بەڕێز نەوزاد هادی پارێزگاری هەولێرە. کاک نەوزاد زۆر بەخێر بێ. کاک نەوزاد دەمەوێت لەو پرسیارەوە دەست پێ بکەم لە کارنامەی کابینەی حوتەمی حکوومەتی هەرێمی کوردستان یەکێک لەو خاڵە گرنگانەی کە ئاماژەی پێکرا شۆڕکردنەوەی دەسەڵاتەکان بوو بۆ پارێزگا و قەزا و ناحیەکان. دەمەوێت بپرسم ئەو بڕیارە تا چەند کەوتۆ تەواری جێبەجێکردن. پێناو پەیڕاوکردنی زیاتری دەسەڵات و ئاسانکاری و ڕەهاکردنی کاروباری هاوڵاتیان وەکو بەرنامەی کابینە کە چۆنێتی شۆڕکردنەوەی دەسەڵاتە بەحقیقەت لە کابینەی شەشیش ئەم نووسراوانەی پێکراوە لە کابینی هەفتیش ئەو دەسەڵاتانە هاتە خوارێ و بڕیار درا بێزگەلەوەی کە دێتە لای پارێزگار و قایم مدیرناهیەکان هەروە دەسەڵاتی بەڕێز وەزیرەکانیش لە بۆ بەڕێوەبەری گشتی نەکەوانێت تەنها لە دیوانی وەزارەتن بەڵکو بەڕێوەبەری گشتیەکان و بەڕێوەبەرەکانی لە ئاستی پارێزگاکان تەواو نەما تعمیم کرا و کاری پێدەکرێتن ئێستا بەشی زۆری بۆ لەو نسبیە ئینسان کە بێ هەڵسەنگاندنێکی بکە لەوانی لە وەزارەتێک لە بۆ بینی وەزارەتێککە دەگۆڕدرێ کە هاتە خوارێ بەتایبەتی ئەو وەزارەتانەی کە زۆر پەیوەندیان بە کاروباری ڕۆژانەی خەڵکە ویچەکانیان زۆر بەرفراوەنەوە نمونە وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار کە دەسەڵاتەکان تەواو هاتە خوارێ و لە دەوایەکانی پارێزگاکان پەیڕاو دەکرێت لە هەمان کاتدا دەسەڵاتی پارێزگار و قایمقام مدیرناهیەکانی شاتێ و کە بە دەسەڵاتەکە دابش کرا و چوویتە خوارێ کاری پێدەکرێتن نەما کارێکی گرنگە بۆ ئیشی و تەجاوزکردنی ڕۆتینات کە لەسەر ئاستی پارێزگاکان ئەو هەماهەنگی بە خودی پارێزگار وەکو سەرۆکیەکە ئیداری کە سەرپەرشتی سەرجە فەرمانگەکانی حکوومەت دەکات لەسەر ئاستی پارێزگا بۆ دروستکردنی ئەو تیمەیان هەماهەنگیکردین لە بینی فەرمانگەکان کە لە هەمان کاتدا فەرمانگەکان دەسەڵاتی خۆیان دەبی کە لە وەزارەتەکانی معنی بۆیان هاتە خوارێ ئیشی ئەو پارێزگای بەڵێ دەسەڵاتەکان لە دوو بەش پێک دێت دەسەڵاتی ئیداری و دەسەڵاتی مالی واتە دارایی لەگەر دەسەڵاتی مادیەکەش یان مالیەکەش دراوە طبعا دەسەڵاتە داراییەکان هەیە بەڵام ینی لۆ تعریفەکردنی باش یان لە بۆ ممارەسەکردنی ئەو دەسەڵاتە ڕەبتی بە توانە داراییەکان هەیە مەسەڵەن دەسەڵاتێکی دارایی کە دەدرێتن لە هەمان کاتدا میزانی و بودجەی سیولەی پێویست کە پێویست دەکات لە بەردەستی دابێتن ئەو وەختی مەسەر ڕێکدانەوەیش تەواوی مەسەن کاردانەوەی لەسەر ئیشەکان دەبێتن و ممارەسەکردنی دەسەڵاتە داراییەکان دەبێت دەسەڵاتە داراییەکانیش تا بەوەی کە هاتە خوارێ حتا لە چۆنێتی بەڕێوەبردننی پرۆژەکان و کاری تەندەرینگ و بێزگە لە وردەکاریەکانی تایبەت بە کاروباری ڕۆژانەی فەرمانگاکان و کڕین و کەلوپ و سەوابەت و ئەساس و ئەوانش ئەو دەسەڵاتانە بە پێی ئیمکان هاتە خوارێ بەڵام بڕیار بوو بەشێک لە بودجیان بودجەیەکی دیاریکرا و بۆ ناحیە و قەزاکان دابین بکرێ بۆچی تا ئێستا ئەو بودجیان ئەو بڕەپارە دیاریکراوە نەدراوەیان دابین نەکراوە خۆی کە میزانی ساڵانە دادەندرێتن ئەوەی کە ئێستا لە کوردستان و لە عێراقیش پەیڕەو دەکرێت ئەو میزانی کە بڵێنەوەی پێدەڵێن سلفەی تەشغیلیەکەیە زایدن خۆتەی وەبەرهێنانێک کە پرۆژەکان لە خۆ دەگرێتەوە پەرە پێدانە کە ئەو سێ بابەتە ئەوە سەوابەتی ئیشەکانی خۆی کە دێتن مەسەن بین پێوەرەکانی کە لە پەرەپێدان پەیڕەو دەکرێتن کە دێتە پارێزگا مەسەلەن میزانی ئەو ساڵی پارێزگای هەولێر 296 میلیارە یان 300 میلیارەکە بەژێرەی سەر ئاستی عێراق لەسەر ئەساسی ژماری دانیشتوان کە بیتاقی تەمینی ئەساسەکەیتی دابەش دەکرێتن لە ئاستی پارێزگا لەسەر قەزایەکان لەسەر ئاستی ژماری دانیشتوان دووبارە دابەش دەکرێتەوە چەند بۆ نمونە مەسەن قەزای کۆیە و سۆران هەرێکە مەسەن پێ دەڵێن بە پێی ژماری دانیشتوانتان میزانێتان مەسەن 15 میلیارە یان 20 میلیارد دینارە قایمقام لەگەر فەرمانگەکانی خۆی لە سوورەکەی خۆی ئەولەویاتی مەشروعەکان دادنێتە پارێزگا بە گوێرەی ئەو پارەیە کە هەیەی مەشروعەکان دابەش دەکرێت سێکتەرەکان جێبەجێ دەکرێتن پەرەپێدان بۆ شێوازە دەڕواتن یعنی هەر قەزایەک بە گوێرەی ژمارەی دانیشتوانی خۆی بەشی کوچی پارەی بەردەکەی و ئەولەویاتی پرۆژەکان بەو سیستەمەدا دەنێتن دەمینێتن ئەوەی سلفەی تەشغیلی بەپێی فەسڵ و مادە و میزانی هەر وەزارەتێک و هەر دائیرەیەک میزانیەکی حتا مەسەن کە تەعیینات دێ ساڵانە بەپێی میلاک دێتن مەسەن ئەو وەزارەتانە میلاکیان چەند داوا کردن لە بۆ کام بابەتی بووە کە مسادقەی لەسەر دەکرێت لە پەرلەمان و دێتەوە حکوومەت و دەدرێتە محافظات کە ئێستا بۆ فۆرمانەی کە دابەش دەکرێت و پەیڕەو دەکرێت میلاکان تەحدید دەکاتن بۆی میزانیەی بابەتە داراییەکان لە فەسڵ و مادەکانی هەم سلفەی تەشغیلی هەم لە خۆتەی استثمارێکی هەم لە پەرەپێدان بۆ شێوازەدا لەبەر دەستی داوایرەکانی حکوومەت دەبی کە کاری پێدەکرێت ڕۆژانە ماوەی چەند مانگێکە قەیرانی سوتەمەنی هەرێمی کوردستان بەگشتی و شاری هەولێر بە تایبەتی گرتوتەوە دەمەوێت بپرسم هۆکاری دروستبوونی ئەو قەیرانە بۆچی دەگەڕێتەوە مۆزوع ئەوەنی هەولێر بە تایبەتی بی مەسەن
کێشەی سوتەمەنی لە لە هەرێم جیاوازترە. ڕنگدانەوەی هەیە طبعا هەولێر بە حکمی ئەوەی کە پایتەختەکە بێ مەسە وردەکاریەکانی ئێستا مەسەرەن چکە لە عێراق ئەو سیستەمەی کە پەیڕەو دەکرێت لە دابینکردنی سوتەمەنی کە ئێستاش وەزارەتی نەود لە بەغدا بەرپرسە لە دەخۆتەی چۆنێتی تەمینکردنی سوتەمەنی ئەویش پێوەرەکەی بیتاقەی تەموینیە ئەنی بیتاقەی تەموینی کە دەبتە ژمارەی دانیشتوان کە ساڵانە وەزارەتی نەود لە بەغدا کە بڕیار دەدات مەسەرەن ئەوەندە لیترە نەفتە ئەوەندە لیترە بنزینە ئەوەندە لیترە گازوایی لە مانگانە هەر پارێزگایەک بۆی دیار دەکرێتن چۆنیەتی دابینکردنی دەمینێتن بە حکمی ئەوەی مەسەر ئێستا لە هەولێر مەسفای کەورگۆسک هەیە بۆی مەسەرەن ئەمە کە بنزین وەکو نمونە دینین کە ڕۆژانە 1,150,000 لیتر بنزینمان هەیە 900,000 بە ئەتیبار دەبی مەسفای کەورگۆسک بۆمان دابین کە 250,000ەکەیت کە لە ڕێی بێزی و کەرکووکەوە لە بۆمان دێتن ینی ئەو خوتەیە ساڵانە عێراق لە بۆ هەموو پارێزگاکان وەکو یەکدادنێ شێوازی دابینکردنیشی بەو شێوەیە بەڵێ ئەی کاک نەزت بۆچی لە پارێزگاکانی عێراق پارێزگاکانی تر ئەو قەیرانە بەدی ناکرێت هۆکار عملیەکەی چیە ئینسان کە تەماشا بکاتن من باسم کرد ژمارەی دانیشتوانە بەڵام ژمارەی ئامێر و ئۆتۆمبیل و کەلوپەلی کە بە بنزین و گاز کە ئیش دەکاتن لە عێراقدا لەگە کوردستان ئەگەستاندەرەکەی وەگری مەسەر ژمارەی دانیشتوانی هەولێر چەندە و ژوارەی مووسڵ وەگرین کە سەرەوەی 3 میلیۆن کەسە وەکو پارێزگای نینەوە بەڵام ژمارەی ئەو سەیارانەی یان ئەو مەکائینانەی ئەو لۆریانەی کە لە هەولێر حرەکە دەکات لە مووسڵ زیاترە معلێنم کە پێوەرەکە دادەنرێت دوو بەقەدەر هەولێر بۆی دادەنرێتن بنزین و گازکە پێوەرەکە لێرە ژمارەی سیارە نیە ژمارەی دانیشتوانە لە عینی وەخت کە دێ هەولێر وەکو پایتەخت بێزگە لە ئەو هەموو مەشاریعانەی کە لە هەولێری حەفتا لە سەتی ئیستیسماراتی کوردستان لە هەولێرە ئەنی ئەمە نیشانەی دەکا مەکائین و ئالیات مەسەرەن حکومەتی هەرێم سەرۆکایەتی هەرێم پەرلەمان ئەنجومەنی وەزیران وەزارەتەکان قۆسولەتەکان حیزبە ڕئیسیەکان مەکاتیبی شەریکاتی ڕئیسی هەمووی لە هەولێر کۆبوویتەوە ئەو پشکە ڕسمیەی کە بەبەر هەولێر دەکەوی ئەو پێوەرەیە کە وەکو شار ئەتیمان ژماری دوانیشتوان دەکاتن ئەو ئیزافاتەی کە پایتەخت هەیتی بە نەزەری ئەتیبار وەرنەگیرایت بۆیە مەسەن قەیرانەکە جیاوازتر دەبیتن چکە ئەو سوتەمەنی وەری دەگری بە کۆبۆن دابش دەکرێت ڕۆژانە و هەموو ڕۆژ ئەو کەمیە ئیسلام دەکرێت دابش دەکرێتەوە لە هەولێر بەڵێ باس لەوە دەکرێت کە ڕۆژانە زیاتر لە 600,000 لتر سوتەمەنی لە ڕێگەی پاڵاوگەکانی خەبات کەڵای ڕەوانەی پارێزگای مووسڵ دەکرێت ئەمە تا چەند ڕاستە ئاساسی نیە ئەو بابەتەیە شتێکیوانێ پاڵەگەی کەورگۆسک ناتوانانی بەشی هەولێر تەمین بکە بە کاملی ناتوانانی ئەوەی بە هیچ شێوازێک ئەوە نییە ئەو بەشەی مووسڵی وەری دەگری لە بێزی زۆر لە هەولێر زیاترە کە بە خۆیان ئیستیلامی دەکات بەڵێ دەتوانانی پێمان
هەولێر ئەوە حقیقەتەکە کە نمونەی شارێکی لە دوای پرۆسی 2023 لە عێراق وەگرین ئەو شارەیە کە وەک بوویتە نەموزەر بۆش بوویتە پایتەختی گەشتیاری ساڵی 2014 لە بینی هەموو شارەکانی عێراق هەولێر مؤهل بوو لە بۆ مەبەستم لە ئێستادا بەشێک لە گەڕەکە میلیەکانی شاری هەولێر بەدەستکەمی خزمەتگوزاری ئەو دەناوێت هیچ گەڕەکی ملی نمایە خزمەتگوزاری بۆ نەکەین چونکە تەرکیزمان لەسەر گەڕەکە میلیەکان بوو نمونەمان باداوەیە نمونەمان گەڕەکی کوردستانە نمونەمان مەمزاوە و قەتەبی و تووڕەق و حەسارۆک و هەموو ئەو شوێنانەی کە شعبینە کە پێدا بچی هەمووی بە شێوەیەکی گشتی تەرکیزی پلانی ئێمە لەسەر ئەو شوێنانە بووە کە پڕ خەدەمات کرا باس لەوە دەکرێت کێشەی ئاوەڕۆ هەیە لە هەولێر ینی زیاتر لەو حاڵەتانەش دەرەکەوێت دوو بابەتێ ئاوەڕۆی باران هەیە سەر هەولێر ئەوەی ساڵانە سەرەوەی 600 کیلۆمەتر ئاوەڕۆی سندوقی و بۆڕی بە تیرەی جیاواز لە هەولێر بۆ ئاوی باران دروست کرایە ئەوەی کە باز دەکرێت ئاوەڕۆی ئاوی قورسە بۆیە مەسەر لە هەولێر ئاوەڕۆی بارانە بە حقیقەت بەکاردێت بۆ ئاوەڕۆی قورسیش بۆیە مەسەرەن ئەگە تەماشای هەولێر بکەیت کۆن ئەوانەی کە شوێنی کە لافاویان لێدا کووران بوو بێرکۆت بوو بەستە پیازە بوو تەیراوە بوو بەستی تعجیل بوو کە شۆڕ دەبۆ داهاتن ناوگەڕەشی تعجیل و لای ئەنجومەنی وەزیران و ئەوان نەبوون کە مەساری لافا بوون ئەوانە نمایە ئەو شوێنانە ئێستا مەساری لافا لە شوێنان نمە چکە هەموو مەجاری سندوقی گەورەی لە بۆ کرایە بۆیە ئەوەی لە هەولێر هەیە کە مەجاری سندوقی کە کرایە هەمووی بۆ ئاوەڕۆی بارانە بەڵام بۆ ئاوی قورس بەکاردێ ئەوەی کە باز دەکرێتن ڕۆی تایبەت بە ئاوی قورس کەواتە لە زیاتی ئەوەی بەو شێوازەکە ئێستا بیر لێ دەدرێتن بۆ ئاوی قورس لە ماڵەکان دەبێت ئەوە ڕەبتی ئاوەڕۆی قورس بکرێت و لە مەنتەقەی سوێری خواروی هەولێر دووبارە تەصفێش دەکرێت ینی دووشی لێک جیاوازە زۆربەی ئەو کۆمپانیانێکەوە دێنە هەولێر ئیشەکەن هیچ کۆمپانیا ناتوانێت بە شێوەیەکی ئاسایی کار بکە گەر پشکیان سەحمی بەرپرسی شتیانە بێ ئایا ئەمە تا چەند نازم ئەو پرۆژانە کو دروستکرایە ئەو هەموو ئەوەی کە لە شار دەبیندرێ چکەمە دیسان دەڵێمەوە قسە مۆزوعەکە ئەوەی واقع ڕوودەدا نەتیجەکە مهمە ئەوەی کە لە ئەرز دەبیندرێ ئەو هەموو شەریکاتی ئەجنەبی لوبنانی هەیە تورکی هەیە خەڵکی دیکە هەیە لە هەولێری شەریکا بێت لە محەلیەکان ئەنی ئەگەر بەو شێوازەی هەبیتن احتمالە مە ناتوانێ بڵێن لە هەموو دنیا ژیان نسبیە فەساد لە هەموو وڵاتێک بە شێوازێک لە شێوازەکان چکە بینی ئینسان و ممارەسەی دەسەڵات و پارە و ئەوانە ئەو پشکداریە لە حاڵەتی تێپەڕاندووە بۆتە دیاردا ئەو وەختی بە تەکید خەڵک نایە ئیستیسمار بکات چکە شوێنی دیکە هەیە بۆ ئیستیسمار تەنها کوردستان و هەولێر نی شوێنی ئیستیسمار بەڵام بین هەڵسەنگاندنێکی ئیستیسمار بکەین بە کۆی گەشتی سەرەوەی 900,000 نیشتەجێ بوون ئەوانەی تێبەجێکران وانە لە جێبەجێکردندایە لە هەولێر لە زمانی ئەوانەیە کە وەبەرهێنان مۆڵەتی پێداون بەپێی ئەو داتایی لەکن یەکێتی وەبەرهێنەرانی کوردستانە 187,000 فرسەتی کار وەبەرهێنەران لە کوردستان پەیدایان کردێ بە شێوەیەکی گشتی بە حکمی 7 لە 100 لە هەولێر پەیدا بووە بۆیانی 187,000 وەزیفە بە موچەی زۆر باش زان بەس تەماشای ئینعکاسی بکات لەسەر داهاتی خەڵک پەیداکردنی چەند کاریگەری هەبوو لەسەر کەمکردنەوەی کێشەی هەژاری تاکید تەسیری زۆر بووە بۆیە ئەگەر تو تەماشای مستەوای دەخلکەی بۆ پێوەرەی کە وەزارەتی پلان و کە خراوەکانی تەوەیە گرتوەکان دێکا مستەوای دەخل لە کوردستان 6,400 دلار ساڵانە مستەوای دەخلی فەرد کە ئەمەش پێوەرەی زۆر باشە مەخۆ دوێنێ بۆ ڕاتبی مۆزەب نەدەگەیشتە 300-400 دینار دەیکرد 20 دلار بکاتە ئێستا مقارنە پێ بکەیت لە گۆڕان لەسەر عێراق و هەرێم هاتیە داهاتی خەڵک تا چ ئاستێک بەرز بوویتەوە تەسیری کردیە بۆیە ئەگەر هەڵسەنگاندنێک بۆ وەبەرهێنان بکەین وەبەرهێنان سەرکەوتوانە لە هەولێر و بەردەوامیشە بۆیە مەسەن ئەزمەی مالی و عقاری پەیدا بوو لە مەتەقەمەر بوو کاتی نیشتەجێبوون بکەین دیارە لە ساڵی ڕابردوو ژمارەیەکی زۆری پرۆژەی نیشتەجێبوون لە هەولێر جێبەجێکران ئایا هێنان یاخود دروستکردنی ئەو پرۆژانە تا چەند کاریگەری هەبوو لەسەر کەمکردنەوەی قەیرانی کرێتیاتی لە حسیری بە زۆر بووە مەسەلەن بە خەڵکەکەیە مەسەن پێشتری خانووی خەڵکی ناو شار دەگیرا بۆ کۆمپانیا و بۆ خەڵکی متەمەکن ئێستا بەشی زۆری مەسەلەن بێ تەصنیفاتی ئەو پرۆژەی دەجێبوانە بکەین وەکو قەری ئینگلیزی ئیتالی ناستی ئەوانە کە برێن گرانن زەحمەت نەبێت ئەگەر بین ئەوانە دەبینن بە بەهایەک خەڵکە کۆمپانیایەک شتێک بەکاری دینی خەڵکێکی پرۆژەی دیکە هەیە مامناوەندی پرۆژەی دیکە هەیە کە حکوومەت دامی کردوانی کە بە ئایندە و لاوانیە کورد و بە مەدعوم بوو لە بانقی ئیسکان لە بۆ خەڵک شوقەکانی هاناستی حکوومەت ئێمە دروستمان کرد و لابەشمان کرد بە خەڵکی کەم دەرامەت مقابلی و حکومە سلفەی عقاری کردیتەوە ئەو هەموو سەرەوەی 150
هزار پارچە زەوی دابشکرا ئێستا هەمووی کرایتە خان و درایتە مۆزەف و کارمەند و شەهید و زۆرها خەڵک شەرائیحی ملت مەسەن وەردی گرتیا بێجگە لەوەی ئێستا گەر بەستی قەتەوی تا سەیتەرەی مەخمور وەکو نمونە وەگرن چەند گوندێکی وەکو سەرکارێز و گرد محەممەد و قەتەوی و مامزاوە وەگرین لەوانەیە هەمووی 200 خانوونە دەبوو ئێستا سەرەوەی 8,000 خانی تێدا هەیە هەموو خەڵکانەیە کە لەو منتەقەی دەژیان هەموو خەدەماتیشیان وەکو حکومەت لۆمان تەوفیر کردینە بۆ یەکە تەماشای هەڵسەنگاندنی ئەزمەی سەکەم بکەین لە هەولێرێ بەس 18,000 ئەمە وەکو پارێزگار دامانە کرێچیەکان لە قەزا و ناحیە و مجەممەعەکان دامانە هەموو ئەوانەی کە لیستی کرێچی بوون وانش هەمووی گەڕک ئێستاکە تەجاوزاتی ناو هەولێرە هەمووی قەرەبوو کراوە بە پارچە زەوی بوونە خاوەنی خانووەکانی خۆیان بۆ مەسەلەن کە باسی نیشتە جێبوونی کەم دەرامەت وان دەکەین زۆر بەرفراوانە ئەگەر هەمووی جەمع بکەین مەسەن هەر ئەوان نییە بنێن وڵا نمونەی قەری ئیتالیانی ئینگلیزیان ئەمریکی ناستی لە شوێنی دیکە پرۆژە کرایە کار کرایە خەڵک هاوکاری کرایە خەڵکی کرێچی لە قەڵات لە گەڕەکانی تەجاوز ناوشاری لە هەم شوێنانە هاوکاری کرا مەسەن بەستی کورانی گەورە مجموعە خانی تەجاوز زەویماندانێ هیچ پارچە زەویەک لە 110,000 دلار کەمتری نەکرد بەڵێ بۆرەکەک نۆزە زیاتر ئەوانە قەرەبووکردنەوە بوون ئێمە هەموویان خەڵکی کرێچی کەم دەرامەت بوون ئەوانە کرێچی بوونە بەشی هەرە زۆریان نێشتی 30,000 کەس کۆی بکەینەوە لەو دەوروبەری هەولێرێ وەکو کرێچی مستەفید بووە لەڕێ ئەو کارانەی کە محافظە تەنفیزمان کردیە کۆی دەکاتە سەرەوەی 30,000 کەسی هەمووی ئێستا لە ناوخانی خۆی دادنیش بوویتە خاوەن مڵک بەڵام بەپێی ئەمارەی بەڕێوەبەراتی گشتی وەبەرهێنان تا ئێستا مۆڵەتی 90,000 یەکەی نیشتە جێبوون دراوە پێتوانانی ئەم ڕێژەیە کەم بۆ کرێچی و کەم دەرامەتانیان ئەو هیچ دااتایەکی دقیقیش لەبەردەست نییە کرێچیەکان نسبەیان چەندە مەسەلەن ئەرقام باز دەکە مەسەن کۆمەڵی کرێچیەکان هەر کەسێک دەچی بۆ خۆی بۆ ئەوەی ناوی دەنووسی دەڵێ احتیمال ڕۆژێک ڕۆژان حکومە شتێک بکە فرسەت دەکەن بەبەرکەوێ هەندێکیان کرێچین بەڵام بەشی هەمووشیان هەر کرێچی نینە خەڵکێکەیە بۆ سوود وەرگرتن مەسەن ناوی تەزلیکە داتای حەقیقی مەسەلەن بەو ئەوەی بڵێن چەند کرێچی هەیە ئینسان ئەزمەکەی هەست پێ دەکاتن مەسەلەن حەجمی چەندە لەگەڵ پێشان زۆر جیاواز بە چکە کە باسی کرێچی لە هەولێر دەکەین باسی بیتاقی تەموینی دەکەین ئەوانەی کە بیتاقی تەموینیان هەولێرە وەکو محافظە لێیان بەرپرس دەبین بۆیە ئەو مەشروعانەی ئێستا کە هەمانە ئەو وەحدەسەکانی و شقانی کە ئێستا وەزارەتی ئاوادانکردنەوە لە قەزاکان دەکا لە سەنتەری شار دەکا ئەو هەزارێکەی نیشتە جێبوونەوەی وەبەرهێنانی ئەعلانی کردیا مەشروعی کۆریەکانمان هەیە ئەمانە هەموو مەشروعی کۆریەکان بکەم پرۆژێک کۆریەکان بڕیار بووکەوە 7,000 بە پێی زانیاریەکان یەکەی نیشتە جێبوون دروست بکەن بەڵام تا ئێستا نەکەوتە تەواوی جێبەجێکردن ئەمە بووە کێشەی ئیداری زەویەکانی مایە پرۆژێک کۆریەکان پرۆژەیەکی وەبەرهێنانە ینی پرۆژەیەکی خاص نییە بە حکومەت بۆ پرۆژەیەکی مۆڵەت پێدراوی وەبەرهێنانە بەڵام بەپێیەکەن لەبەرەوەی نرخی کەمە خەڵکی بەڵێ بەتاکید ئەوەی ئەمە و پرۆژەیە لەسەر ئەمری بەڕێ سەرۆکی حکومەت کاک نسیبان بارزانی بڕیاردرا لە ڕێی پارێزگاوە دابەش بکرێت بە پێی ئەو پێوەرانی هاوشێوەی هاناستی کە شوقەکانمان بەزە خەڵکی کەم دەرامەت و کرێتی دابەش کرد بۆ شێوە تەطبیق دەبی لەسەریان ئەو چەند هەزار یەکەی نیشتە جێبوونە کە وەبەرهێنانە کە پێ دەڵێن کۆریەکان تدا شەریکن چووکە کارگەی دروستکردنی بینایەکان بە پریکاسی کۆمپانیاکە و کارگەکە کۆریە هاتیە دابەش کرا خانی نەموزەزی بەس کێشە ئیداریەکانی زەوی حل نەبە چکە دەبێ حل بکرێەوە بانک تەمویلی بکاتن چکە بە ئەقسات دەبی بۆ خەڵکی کەم دەرامەت بە گونجاوترین نرخێشی دەبیت بەڵێ دیارە لە کابینەی پێنجەمی حکوومەتی هەرێمی کوردستان سەرۆکی حکوومەت بڕیاریدا بە پێدانی پارچە زەوی بە خەڵکی کرێتی و کەم دەرامەت لە قەزا و ناحیەکان لە شار و بەڵێ بەڵام دەبینین نزیکەی 7 ساڵ بەسەر ئەو بڕیارە تێدەپارێت تا ئێستا بەشێک لەو خەڵکانە بەتایبەتیش لە قەزا و ناحیەکان تەنها پلێتێکیان وەرگرتووە تا ئێستا زەویەکانیان لە ئەرزی واقع دیاری نەکراوە نەخشەکەی دیاری نەکراوە با تەصحیحکەم لۆ داستکەمە زۆربەی بوو تەخان و بەڵام بڵێ مادا هەریر نەبی ئەویش کێشەی مڵکداریەکی زۆر توندی لەسەرە کە ئەو زەوی تەرخانمان کرد دیارە دەمەویست نمونونەکە بە هەریر بەس لە هەریدا لە جێگان کە هەمووی دابشکرا هەریش تاوا بوو کێشەکەی چەند ساڵی هەریریش مڵکداریەتی زەویەکەی لە تاپۆ بە ناویەکێک بوو خەڵکەچکە تەسەڕفی تێدا دەکرد کە بە قانون دێنی ئیتفاقی دەکەین ئەمە تاپۆ لەسەر ناویچێ ئەو حەقی بەبەردەکەوی ئەوانەی چەند ساڵە تەسەڕفیان تێدا دەکرد قبولیان دەکرد ینی دژمنداری لە بینی هەردوو تەرەف دروست دەبەوە بۆیە مەسەر ئێستا گەڕان بە دوای شوێنی بەدیل بە حکمی ئەو تۆپۆگرافی هەریج لە منطقەکە
ئەوەکەی هەبوو شوێنەکە حاضر نەبوو ئەگەر نا ئێستاش حەدید ئێستا چوتە بواری جێبەجێکردن و دەیاندرێتێ ئەگەنا لە هەموو قەزا و ناهەکان کە هەیان بوو هەمووی ئاوەدان کردە گەڕشی کرێتەکان بچی هەر قەزایەک معلومە شوێنەکەی و خەدەماتیشی گەشتی و خانوشی لێ دروستکرایە بەڵام تا ئێستا بەشێکیان تەملیک نەکراون مەسەلەی تەملیک مۆزوعەکەیە ئەوە مشکلەک نییە یان خەدەماتیان بۆ نەچوە خەدەماتیان بۆ چوە تەملیک کارتیش مەشمول بوو بە سلفەی عقار بۆ ئەوەی مەسەلە هەدەف لە تەملیک چییە مەسەن ئەمە کە عەرزەویەک دەدەینە کرێتیەک سلفەی عقارشی بۆ دەکەی حەقی هەیە بە کارتەکە خانوو بکە پەیامەکە ئەوەیە ئەو بتوانی خانوو دروست بکاتن مەسەلەی تەملیک دواتر دێت چکە ئیجراتێکی ئیداریە لە بینی بەلەدیە و تاپۆ تا تەملیک دەکا بەڵام هەموو مواصفات و امتیازاتی تەملیکی هەیە و خاوەنزەوی و گرنگەوەی بوویتە خاوەن خانوو وەکو کرێتیەک و ئێستا لە خانووەکەی خۆی دادەنیشتی ئەو ئیدراعاتە دەڕواتن بەڵێ ببوورە کاک نەزانمە بەستمەوە بۆ نمونە قەزایەکی وەکو شەقڵاوە ڕاستە زەویەکان ئێستا شوێنەکەی دیاری کراوە بە جیاواز لە ئێستا شوێنەکانی دیار نەکرەوە بەڵام هیچ خزمەت گوزاریەک بۆ ئەو شوێنانە دابین نەکراوە ڕێگا و ئەوەکانیان لە بۆ کرایەوە کارەبا و شتان وەشیان لۆ دەستی ئێستا بەشی شەقڵاو ئێستا فەتحی ڕێگایەکان هەموو کرایە تاکتا خانوشی لێ دروست کرایە بەڵام ئەگەر بچێ بنەسڵاوە دارەت و کەس نەزان بەحرکە لە ئەو شوێنانی کاتکە لە منتەقەی سۆرە هەمووی دابش کرا و هەموو کرا خان و لە ڕەواندەست هەمووی کرا بەڵێ کاک نەزار گەربێنە سەر تەوەرێشتر دیارە بەڕێز لە ئێستادا ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستانی پلای حزبی بەڕێستان تا چەند کاریگەری هەبووە لەسەر پۆستە ئیداریەکەتان من بەر لەوەی ببم لە مؤتەمەری سێزدە بە ئەندامی ئەنجومەن هەر وەک کادرێکی وەسەڵەتی پارتیش مارەسەی پۆستی پارێزگارم کرد وە پێشتر بریکاری وەزارەتی گواستنەوە گەیاندن لەم پۆستە حزبیەکە جودایە لەگەر مەسەلەن کارە وەزیفیەکە ئیشی حکومەتە ئیشی حزبیە بۆیە مەسەلەن ئەو بڵێن ئەوە ڕەبتی بەو شێوازەی کە نییە مەسەلەن بڵێن ئەوە پۆستێکی حزبی لەگەڵ حکومەت لە حکومەت ئیشی حکومەت دەکەیت ئەو کەوادرانی پارتی مەسەلەن زە دەرەزەکانیان مەکتەب سیاسی ئەندامی لەژنە مەرکەزیە یان بڵێن دەرەزێکی حکومەت کاری وەزیفی دەکرێت بەڵێ زۆر باس لە هەبوونی ناکۆچی بەڕێستان لەگەڵ بەشێک لە بەرپرسانی پارتی لە هەولێر دەکرێت ئایا تا چەند ڕاستە جیاوازی سەرەن کاری ما وەکو حکومەت ئیشی حکومەت دەکەینەوە خەڵکی دیکەس مەسئولی حزبی دەبی مەسئولی حزب دەبیت بۆ باس لەوە دەکرێت کاک نەوزاد هادی زۆربەی ئەو بەرپرسە ئیداریانەی کەوا لە هەولێر دان دەدرێت دەبێت لە نزیکی ئەو بنیان هاو ئاراستە بنیان بە شێوەیەک لە شێوەکانی ڕەزامەندی ئەوی لەسەر بێتن طبعا پرسی محافظی تێدا هەیە سیستەمە قانونی کە ئێستا ژەمە بە قانون 159 محافظات کار دەکەین وە قانونی ئەنجومەنی پارێزگارەکان پارێزگار ناو تەرشیح دەکات کە پارێزگا مەسئولیەت دەکات وەزیفەیەکە تەحملی دەکەیت کە ممارسەی دەسەڵاتێک دەکەیت بۆیش مەسەلەن بە پێی قانون سەلاحیەتەکانیدایە پارێزگار تەرشیحی ناو دەکاتن لە بۆ پۆستەکان بەتاکید دەبی وابێتن چکە ناکرێتن یانێ ئەوە علاقەی بەوەی نییە ممارسەی شخصی و ململانەی حزبی عنوانە وەزیفەکە لە ڕووی یاساییە ئەو دەسەڵاتانە نەوزاد نەبی هەر کەسێک کە محافظ بی ئەو دەسەڵاتی پێدا ئەو حەقی پێدەداتن مەسەلەن لەسەر تەرشیحات ڕێی خۆی دەبیتن لە بۆ پۆستەکان چکە لەگەڵەوەی ئیش دەکەن لە زمانی ئەو محافظە ممارسەی دەسەڵاتە ئیداری و یاساییەکان دەکرێتن ئەوە نییە مەسەلەن بە شخصی ما وەکو قانون دیاری کردی لە دانانی ئەم پۆستانە ڕەچاوی کوتلەکاریان هاو ئاراستەیان شتێکی وا دەکرێت خۆی بەپێی وازحە مەسەلەن حزب کۆمەڵێک ناو تەرشیح دەکات دێتە محافظە خۆ وازحە مەسەلەن لە هەولێر ئەمە استحقاقێکی انتخابی بوو کە لەو پۆستی پارێزگای لەسەر ئاستی محافظات کە لە 2005 کرا چکە ئەو تەحدیدی خەریتە انتخابیەکە و چێ دەسەڵات دەبیت لە هەولێر دۆکچۆنە لە سلێمانیش بە شێوازێکە وازحە دستیەکی نیشتیمانی کوردستان لە سلێمانی بردو لە هەولێر و دۆهۆچیش و پارتیش مەسەلەن خەڵک وازحە لەسەر ئاستی محافظەی هەولێر مرشحین دێتن ئەمەش ڕێی خۆمان دەبی لەسەر فەنیەکان ئێمە ڕەفع دەکەین لە بۆ وەزارەتەکان بەو سیستەمە دەڕواتن ئەوە نییە مەسەلەی کوتلە و کوتلەکاری بەشەکی زۆریان ئەمن هاتیمە هەر هەبوونە قایم قام بوون یان مدیر ناحیە بوو یان مدیر عام بوونە ئەو شتێ ئیش بکاتن بە تاکید وەکو محافظە مەمنونی ئەو کەسێک کە بتوانانی ئیش لێ بکە هاوکاری لە بۆ یارمەتیت بداتن بەشێکیشیان هەر لەوانەیە لە وەزارەتەکان زۆر جاندادرێ هەر پرسی بە محافظی نەکردی ئیشکالیش دروست بووە بەڵێ هەرچەندە پارتی و یەکێتی هاوپەیمانە لە بەڕێوەبردننی وڵات لە حکومداری لە هەرێمی کوردستان بەڵام لە ئێستادا ئەندام و لایەنگرانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە هەولێر گلەی و گازندەی ئەوە دەکەن کەوا
پارتی دیموکراتی کوردستان سەردەم پۆستە حکومی و ئیداریەکانی لە هەولێر کۆنتڕۆل کردووە تەنانەت بەڕێوەبەری خوێندنگایەکیشیان پێڕەوە نابینن ئەمە چنی بۆ چوونی بەڕێز ئەوە قانون تحدیدی کردیە پارتی وێچێتی لەسەر ئاستی ئەنجومەنی وەزیران شەریکن چکە لە لیستی کوردستانی پێکەوە داخلی هەڵبژاردن بوون لەسەر ئاستی مەجلیسوزەرا و وەزارەتەکان لەسەر ئاستی محافەزات لیستی جیاواز بوو لە سلەیمانی مەبەستم پۆستە ئیداریەکانی هەولێر بابڕە شەرحی بکەم تودەی حکومت لە بەدوو مستەواوە دەگری حکومەتی هەرێم کە پارتی وێچێتی تێدا شەریکن بە لیستی کوردستانی بۆیە پۆستی سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران ئاڵوگۆڕ کرا وەزارەتەکان دابەش کرایە مدیری عامەکانە ناو ئەنجومەنی وەزیرانە پەرلەمانە ئەوە لەوێ شەراکەت بووە لە محافەزات منافەسە بوو 2005 لە سلەیمانی یەکێتی نیشتیمانی کوردستانی بردیەوە 50 زائیدیە چینە لە هەولێر پارتی 50 زائیدیە چینە لە دهۆک پارتی 50 زائیدیە چینە استحقاقێکی انتخابیە کە لە 50 زائیدیەک دینی تشکیلەی محافەزە ئەتوو تشکیلی دەکەی چکە تو لە انتخابات بۆی داخل بوو برتەوە کە برتەوە زۆری نەتینە حقی انتخابی خۆتە لەسەر ئاستی محافەزە دەوایرەکان ئەتوو دایدێنێ مەسەرەن هەڵبژاردننی ئەو جارە کەسەنەگە دووبارە پارتی تانی 50 زائیدیەک بینی دووبارە دەتوانی هەموو دەوایری هەولێر خۆی تشکیلی کاتەوە بە قانون و ئەگەر نەیتانی مەسەر پێویستی بە تەحالفات بوو دێ پۆست دابەش دەکات چکە تەحالفاتەکە تحدیدی دەکاتت چەند پۆست دابەش دەکرێتەوە بۆی ئەوە حقەکی یعنی ئەوە نییە فەرزکردن بوو یا داگیرکردن بی ئەوە استحقاقێکی انتخابیە قانونیە مەبەستم ڕێگری دەکرێتن لە بە گوێرەی وتەی ئەوان زۆرێک لە ڕێگری هەیە لە ئەندامان و لایەنگەرانی یەکێتی بۆ نمونە سەرکردەیەکی یەکێتی لە هەولێر باس لەوە دەکات بەشێک لە لایەنگرانیان ڕێگای ئەویان پێنادرێت لە گوندەکانی خۆیان خانوو دروست بکەن نەخێنا تکانەوە تەنی ئەو شتانە بنەمای زانستی نیە مثلا ئەگەر چکەمەکە مارسی دەسەڵات دەکەین بە قانون احتیمال لەسەر مەجموعەک تعلیمات دەکەین مثلا مدیر ناحیەک ڕێگا بە یەکێکدا لە سنووری گوندەکەی خانوو بکات چکە ئەو پێوەرانی کە ڕێ مدیر ناحیەدا یان ڕاسەرۆکیەکە ئیداری لە سنووری ناحیەی لە گوندەکان چکە محرماتی گوند هەیە لە دەسەڵاتی مدیر ناحیە محرمی گوند بۆ ئەو کەسەیە لە گوندەژی ژانی گوندایەتی دەکات کەواتە دەبی عەقدێکی زراعی هەبی یا مولکێکی زراعی هەبی لەو گوندەی ئیشی فەلاحەتی بکاتن ڕێی پێ دەدرێت نەک لە بۆ سەکەن لێ گوند تاپۆی نییە حرەمی گوند سەنەدی نییە دەسەڵاتی وحدەی ئیداری مڵکی دەوڵەتە بۆ کەسێک کە خانی لێ دەکات کە لە سنووری گوندەکەی ئیشی زراعی هەبیتن مثلا سبەینێ مدیر ناحیەکی پارتی لەو منطقەی ڕێی بدا بە تەجاوز بە پارتیەک ڕێی نەدا بە یەکێتێکە ڕاستە ئەمە گوتمان لەسەر ئاستی محافەزەی هەولێری پارتیە بەڵام دەتوانێت لە پەرلەمان بە قانون شکایەتی لێ بکات و ئەم مدیر ناحیە تووشی مەسئولیەتی قانونی دەبیتن چکە ناتوانێت بەڵێ یەک نەوزات کاتمان نەما دو پرسیار لە یەکەم چکە دەزانی مەسەلا تو با تەوزیحەکەی بدەیت چکە ئەو بابەتەی کە دەڵێ مەسەلەن ڕێ دەدرێ و ڕێ نادرێ قانون یەکلای دەکاتەوە چکە بەڵام مەبەستیان ئەوەیە زیاتر هەدەفەکە سیاسیە نەک ئیداریە نەک ڕێو شوێنی ئیداری ناتوانیتن چکەلۆ تو پەرلەمان تێ شوێنکە تێ دەتوانانی شەکوا بکرێت گلەیی بکرێت بستە محکەمە شکایەت بکە و بەردەوام ئەو کارانە هەیە لێ دەبێت تعلیمات تطبیق بکرێت بەڵام ممارسەی پۆستەکان باسم کرد استحقاقی انتخابات احتمال لە ئەنجومەنی دابێت بابەتیشکی خەرتێشکی انتخابی نەوزەتگەر دووە پرسیارم وەڵاو دیەوە بەڕێز نەوزات هادی ماوەی نزیکەی 9 ساڵە پارێزگاری هەولێرە و بە گوێرەی یاسای هەڵبژاردننی پارێزگاکان دوو خۆل بەسەر هەڵبژاردننی پارێزگاکان تێپەڕێەوە تا ئێستا هەڵبژاردن ئەنجام نەدراوە پرسیارەکەم ئەوەیە ئایا بەڕێزت بەرنامەت هەیە لە هەڵبژاردننی داهاتوو جارێکتر خۆت بۆ پۆستی پارێزگار هەڵبژێریتەوە طبعا ئەمە وەکو کەوادری حزب هەموو لە کوردستان خەریتە انتخابی یان بڕیارەکانی هەڵبژاردنەکان حزبەکانن بەرنامەی انتخابات دادەنرێ و ئەم جۆ کادرێکی پارتی مەسەن چەند ساڵە پێش بریکاری وەزارەت دوایەکی سوبات بە پارێزگا و دوای لە انتخاباتی 2005 مەسەن سەرۆکی لیستی پارتی دیموکراتی کوردستان بووم لە ئەوەکەی مەسەن ئەو بریارانە بۆ حزب دەگەڕێتەوە بۆ قیادەی مەکتەبی سیاسی پارتی و دانانی پارێزگار بەڵێ کاتمان نەما ئێمە زۆر سوپاسی جەناب دەکەین کە ئەو دەرفەتت بە ئێمە بەخشی زۆر سوپاس بۆ ئامادەبوونێت بەڵێ بینەرانی ئازیز لێرە داهاتینە کۆتایی ئەو چاوپێکەوتنەمان تا چاوپێکەوتنێکی تر بەخواتان دەستپێرین خواتان لەگەڵ